ژمارەیەک عەرەبی هاوردا دەست لە پەڵکانە هەڵناگرن. ئەوان ئەو نووسراوانەیان پێیە کە لە سەردەمی ڕژێمی بەعزدا بۆیان کراون. هەموو ساڵێک لە نیسان و ئایار وەرزی دروێنەی خەلە و خەرماندا هەڵدەکوتنە سەر و جوتیارانەی لابارانی پەڵەوە ڕەنج لە زەویەکانیان دەدەن. جوتیارە کوردەکان بەڵگەنامەی کۆنی زەویەکانیان بەدەستەوەیە. زەویەکان بە موڵکی با و باپیرانیان دەزانن. چەند ڕۆژێک بوو دەیان هاوڵاتی عەرەب خێوەتیان لە پەڵکانە هەڵدا بوو. جەخت دەکەنەوە کە ڕێگرن لە دروێنە تا چارەنووسی داواکەیان یەکلا دەکرێتەوە. ئەوان هەمان ئەو کەسانن کە لە سەردەمی ڕژێمدا بە نووسراوی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش زەوی خەڵکی دێرینی پەڵکانەیان بەناو کراوە. بە گوێرەی داتای نووسینگەی کەرکووکی مادەی ١٤٠ ئەو کەسانەی قەرەبوویان وەرگرتووە واز ناهێنن. لاوازی کورد لە ناوچەکەدا بە دەرفەت دەزانن بۆ دووبارە زەوتکردنەوەی زەویەکان. پەڵکانە گوندێکی کوردی سنووری ناحی سەرگەڕانە لە خۆراوای کەرکووک. یەکێکا لە ناوچەکانی نەخشەی مادەی ١٤ دەستور. مادە دەستوریەکە ساڵی 2005 با دەنگدانی زۆرینەی عێراقیەکان بە کوردیشەوە پەسەند کرا. بە گوێرەی ئەو مادەیە دەبوایە لە ماوەی تەنیا 2 ساڵدا ڕەوشی ناوچەکان ئاسایی بکرێتەوە، سەرژمێری بکرێت، لە قۆناغی سێمیشدا ڕاپرسی بکرێت بۆ دیاریکردنی چارەنووسیان. دەستور کۆتایی مانگی 12 2007 وەک دواوادا بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە دانا، بەڵام نە هەرێم پێداگیری لە جێبەجێکردنی کرد، نە بەغداد هەنگاوی خێرای گرتەبەر. کات تێپەڕی و مادەکە جگا لە دەقێکی ناو نامیرکەی دەستور هیچ کارێکی پێ نەکرا. نەتەوەی گرتوەکان 6 مانگ ماوەی جێبەجێکردنی مادەکەی درێژ کردەوە تا 30 حوزەیرانی 2008 بۆ ئەوەی دەرفەت بڕەخسێت کاری تێدا بکرێت، بەڵام ئەو 6 مانگەش تێپەڕی و هیچ نەکرا. دواتر نەتەوەی گرتوەکان هیچ بڕیارێکی بۆ درێژکردنەوەی نەدا. نایرانی مادەکە دەڵێن ئەو مادەیە وادەی بۆ دیاری کراوە، لە وادەی خۆیدا پوچەڵ بۆتەوە. پشتیوانانی مادەکەش پێیان وایە ئەگەر چی وادە دەستوریەکە کۆتایی هاتووە، بەڵام ڕۆحی مادەکە هەر زیندووە تا ئەو کاتەی جێبەجێ دەکرێت. جێبەجێنەکردنی ئەو مادەیە کێشەی گەورەی بۆ خەڵکی کورد لە سنوورەکە دروست کردووە. چارەنووسی زۆرێک لە یەکە ئیداریەکان بەنادیاری ماوەتەوە. کێشەی موڵکداری بۆتە کێشەیەکی ڕۆژانەی خەڵک. ناسنامەی جوگرافی و یاسایی ناوچەکان بەنادیار سپێردراوە. یەکێکی دیکە لە کێشەکان مانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی سەردەمی بەحسە لە 2003 تا ئێستا. سەرڕای ئامادەیی بەهێزی هەردوو لایەنی کوردی، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی حکم و دواتریش لە کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی عێراق و هەبوونی دەسەڵاتێکی زۆر لە پۆستە سیادیەکان و ئەنجومەنی نوێنەراندا، بەڵام هیچ گەڵاڵەیەکیان بۆ هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارانە نەخستە ڕوو. کارتی فشاریان بەکار نەهێنا و چارەنووسی یەکە ئیداریەکانی کەرکووکیان بە هەڵپەسێردراوی هێشتەوە. نەکەرەوە بەڵکو و بڕیاری هەڵوەشاندنەوەی زەوتکردنی موڵک و زەویوزاری کوردیان نەدا. ئەوەش کێشەکەی ئاڵۆستر کردووە، چونکە ئەو بەڵگانەی بەدەست عەرەبی هاوردەون هێشتا بە شێوەی یاسایی پوچەڵ نەکراونەتەوە کە دەبوایە لە پێشینەی ئەرکەکانی دەسەڵاتی سیاسی هەرێم بێت ئەو کارە بۆ خەڵکی سنووری مادەی 140 بکات. ئێستا دوای 17 ساڵ لە کۆتایی هاتنی وادەی مادەی 140 جارێکی دیکە گرنگی جێبەجێکردنی ئەو مادەیە بۆ چارەسەرکردنی بنەڕەتی کێشەکان هاتوۆتەوە بەرباز. لە نوێترین هەوڵیشدا بۆ چارەسەرکردنی کێشەی پەڵکانە ژمارەیەک پەرلەمانتاری کورد لە گفتوگۆیان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق گەیشتوونەتە چارەسەرێکی کاتی. کام ساڵیش هاوشێوەی ڕابردوو جوتیارانی کورد دروێنە بکەن تا لە ماوەی 6 مانگی داهاتوودا لیژنەیەکی هاوبەش کار بۆ دۆزینەوەی چارەسەری بنەڕەتی زەویەکانی پەڵکانە بکات تا یەکلاکردنەوەی کێشەکەش هەردوو لایەنی کورد و عەرەب نەچنە سەر زەویەکان. ئەم گەڵاڵی چارەسەرە لە کاتێکدایەکە پرۆژە یاسایەک لە بەردەستی ئەنجومەنی نوێنەرانە تایبەتە بە هەڵوەشاندنەوەی 8 بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی سەردەمی بەعز کە لە نێوان ساڵانی 1975 بۆ 1979 دەرکراون. ئەو بڕیارانە زەوی و موڵکی کوردیان وەک بەشێک لە موڵکی دەوڵەت بەخشیوە بە عەرەبی هاوردا. هەروەها لە پرۆژە یاساکەدا کە ڕۆژی نۆی ئایار خوێندنەوەی یەکەمی بۆ کرا، ئەگەر پەسەند بکرێت بڕیاری قەرەبووکردنەوەی زیان بەرکەوتوان دراوە. ئێستا و عەرەبانەی چوونەتە سەر زەویەکانی پەڵکانە داوای قەرەبووی ئەو زەویانە دەکەنەوە. بەو پێیەی بەعس ئەوانی ڕاپێچی ئەوێ کردووە. ئەگەر لە 6 مانگی داهاتوودا ئەو لیژنەیە پێکێنراوە نەتوانێت کێشەکە چارەسەر بکات، ئەوە لە وەرزی پەڵەدا جوتیارانی کورد
ناتوانن زەویەکانیان بکێڵن تا ئێستا ڕوون نییە هەلومەرجی شەشمانگی داهاتوو چەندە لەبەر دەبێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. ئەمە لە کاتێکدایە بەرپرسانی سیاسی هەرێم لە لێدوانەکانیاندا پەسەندی هەوڵەکانی محەممەد شیاع سوودانی دەکەن. ئەوان دەڵێن سوودانی جددیە لە چارەسەرکردنی کێشەکان. بەڵام لە ماوەی دەسەڵاتی کابینەی سوودانیدا ئەمە بۆ دووەم ساڵە لەسەریەک مەترسی پێکدادان و پێکدا هەڵپژانی نێوان جوتیارانی کورد و ئەو عەرەبانەی بانگەشەی بوڵگدارێتی زەویەکان دەکەن هاتۆتە ئاراوە و سوپا و پۆلیس دەستوەردانیان کردووە. ساڵی ڕابردووش بەشێکی زۆری دەخڵودانی پێگەیشتووی جوتیارە کوردەکان سووتێنرا لە کاتێکدا سوپا و هێزە ئەمنیەکانی ژێر دەسەڵاتی سوودانی چاودێری دۆخەکەیان دەکرد.